بەڵێزان سڵاتان لە بێجارێکی دیکە ئەمڕۆ لە بڕگەی تەندروستی بەرنامەی بیان باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر ئەو خزمەتگوزاری تەندروستیانەی بەکە خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان پێشکەشی دەکەن ڕەوها توانە و ئاستی زانستی خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان بۆ چارەسەری هەندێک لە نەخۆشیەکان دیارە وەک بەشێک لە خزمەتگوزاری تەندروستیەکان کە هەم وەک بەشێک لە خزمەتگوزاری تەندروستی کە بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان چارەسەری بەشێک لە نەخۆشیەکان دەکەن هەم وەک وانەیەکی پراکتیکی خۆشیان بەگشتی باس لە ئاس و توانای خوێندکارانی کۆلێژی پزیشکی دانیش دەکەین و چینەوە نەخۆشیانی کە دەتوانرێت خوێندکاران چارەسەری بکەن. ئەمڕۆ لەگەڵ درود عومەر درود ئومێد خوێندکاری پزیشکی دان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک درود بەخێر بێیت. بیانیت باش. زۆر سپاس بیانیەوەش باش. سپاس دەکەین. بەشێکی گشتی ئێوە لە کۆلێژی پزیشکی دان لە قۆناغەکانی چەندەوە دەتوانن هەندێک چارەسەری هەندێک لە نەخۆشیەکانی دان بکەن؟ بەڵێ ئەمە لە کۆلێژی پزیشکی دان پێشەوە باسی کورتەیەکی کۆلێژی پزیشکی دان بکەم. کۆلێژی پزیشکی دان لە ساڵی 1996 دامەزراوە لە سلێمانی. لە ساڵی 1990 خەریکی چارەسەرکردنی نەخۆشەکانە بە بەردەوامی بەبێ بەرامبەر لە قۆناغی 1 و 2 وەکو ستانداردێکی عالەمی لە هەموو عالەمەوەیە، ینی هەتا لە کۆلێژە پزیشکی دانە گەورەکان لە کالیفۆرنیا، لە زانکۆی هاڤارد، لە هۆنگ کۆنگ، لەمانە هەمویان لە قۆناغی 1 و 2 شتەکان وەرەگیرێت لەسەر شتە دروستکراوەکان. ینی تۆ ئیش ئەەکەی لەسەر شتێک کە دروست کراوە فێر ئەکری بە هەموو پێوەرەکانە تی ئەپەڕێنری لە قۆناغی 4 و لە قۆناغی 5 وەکو ستانداردێکی عالەمی هەموو خوێندکارێک ئەتوانی ئیشکە لەسەر قسەی لەسەر بکەن. ینی لە قۆناغی 1 و 2 ئێمە شتێکمان هەیە دروستکراوە دانی سەناعیە. ئەم دانا سەناعیانە تۆ هەموو شتێکی لەسەرەکەی. بۆ نمونە پێش ئەوە ئەتوانی پێش دانە دروستکراوەکانیش ئەتوانی خۆت دان دروستکەی بۆ ئەوی فێری دروستکردنی تاقم و تاقمی کاملونی و تاقم و ئەمانە هەمووی ببی لەم دانانە پڕیەکەیتەوە فێرەکری بە شێوەیەکی عملی بە سەرپەرشتی مامۆستا پسپۆرەکان فێرەکری لە قۆناغی 4 لە قۆناغی یەکەم و دووەم لە قۆناغی 1 و 2 بە زیاتر لە 2 قۆناغی یەکەم داهێشتە بیداییەکانە لە قۆناغی 4 و 5 دەسەکەی بەمە. بەڵێ چین زیاتر ئێستا ئەو نەخۆشیانی کە ئێوە لە قۆناغی 4 و 5 دیارە دەتوانن چارەسەری هەندێک لە نەخۆشیەکانی دان بکەن. بەڵێ ئێمە 6 زیاتر نەخۆشیەکان 6 قسممان هەیە، ینی 6 بەشمان هەیە، توانین 6 عیادی جیاوازمان هەیە لە کولیە نەخۆشەکان ڕۆژانە لێوێ چارەسەر وەرگرن بەبێ بەرامبەر. ئەو عادە جیاوازانە هەر 6 دانان، ینی ئیشی هەر 6یان وەکو یەکە یان ئیشیان جیایە؟ نانە ئیشیان جیایە، هەر یەکی بە پێچەوانی خەسەخانەکانەوە جاریوە لە خەسەخانەکان ئێمە لای خۆمان نەزانین کورسێکی دان هەیە دکتۆرەکە توانێت هەموو ئیشێکی لەسەر بکە، بەس لە ئێمەوان نییە. بەس ئەو ئیشانە چین ئەو 6؟ بەڵێ بۆنە بەشێکمان هەیە بەشی پاکردنەوەی ددانە. لێم بەشە دانەکان هەمووی پاکەکرێتەوە بۆ پاراستنی لە ئیلتیهابات و شتیوە. ساڵانە زیاتر لە 2000 نەخۆش لەم قسمە چارەسەر وەرەگرێ. بەشێکمان هەیە بەشی چارەسەرکردنی دانیانی پڕکردنەوەی دانە، بڕینی دەمارەکانی دانە، دروستکردنی دانی سابتە. بەشێکمان هەیە دروستکردنی تاقمی کاملە نی تاقمە ئەوەی کە هەیە 2 دانی نەماوە بۆش بۆ ئەوێ بۆ جوانی پڕیکاتەوە یا بۆ مشکلی خواردن بۆ نانکای نەخواردنشت مشکلی بۆ دروست بێ. ئەو بەشەمان هەیە. بەشێکەمان هەیە تایبەتە بە مناڵ هیبناڵان جیایە. بەڵێ هیبناڵان جیایە. بەشێکەمان هەیە علاقەی بە تەشخیصی نەخۆشیەکانەوە هەیە، ئەمیش خۆی 3 بەشە. ینی ئەو مجموعی نەخۆشی هەر لە ناو دەمان شەر نییە دان بێ. ئەو 3 بەشەکە بەستراوە بە دان و پووک و نەنە ئەم قسمە کە پێوترێت قسمی تەشخیص خۆی لە ناو خۆیان بێتەوە بە 3 بەش. یەکیان بەشی ئەشیعەیە، بەس ئەشیعی تیاگیرێ. یەکیان بەشی یعنی لە ڕووی مایکرۆسکۆپ و شتەوە شانەکان کاتێک تۆ نەخۆشیەک هەیە لە ناودەم تا نازان چییە نمونەیەکی لێوەرەگیری خێتە ژێر مایکرۆسکۆپ بۆ دیاریکردنی نەخۆشیی کەش هەیە. هەر قسمی کەش هەیە لە بەشی تەشخیصی دەدان بۆ ئەوەیە هەر بەچاو ئەوانی کە بەچاو دیارن و بەڵێ جیاواز لە نەخۆشیەکانی کەواتە هەموو نەخۆشیانی کە بۆ دکتۆری دانێکە لەوێ چارەسەر ناکرێت، بەڵام زۆرینەی نەخۆشیەکان لەوێ دەتوانێت چارەسەر بکرێت. زۆرینەی ئەساسیەکانی ئەکرێت. ئەو کەرەستانی کە هەن بۆن لەوێ ئەو کەرسە پێداویستیانی کە هەیە ینی لە هەموو دنیا دەوتێت ئەو کەرەسانە لە ڕووی مادیەوە لە ڕوودارەوە گران ینی. بەڵێ ینی ئەو کەرەسانە بەردەستن لە کۆلێژەکە. لە ساڵانی پێشوو پێشەوەی ئەم قەیرانە دروست ببێ حکومەت ساڵانە پارەیەکی باشی سەرفەکرد بە کۆلێژی پزیشکی ددان. بەس ئەوە بۆ ماوەی 2 ساڵە ئێمەش وەکو جزئێ لە مؤسسەی حکومەت تووشی قەیرانی ئابووری بووین. بەرەبەرە خۆمان لە شوێنیکەوە لە ڕووی ئەهلیەوە لە ڕووی سپۆنسەراتەوە خەریکی داوینکردنی ئەو ماوەدانین بە تایبەتی ئەهلی هاوکاریتانەکە. بەڵێ هاوکاریان باشە ئەتوانن مەسەڵەن ئەجیزە پێ بکڕن یان نا ئەجیزە نەوەڵ ئاجیزەی دان تۆزە گرانە. بەس ئەو ئەم ساڵ دەستمان کردوە بەمە
ئەوە قسەمان کردو لەگەڵیانە وعدیانەوە ئینشاءڵڵا شتێکمان بکەن. ئەو پارەی کە حکوومەت بۆ ئێوە داینە بوو پێش قەیرانەکە ئێوە ئیسیفادەتان لێ کرد بۆ ئەجهیزەکان یانە یا ئەجهیزەکان هەر گران ناتوانن نەنا زوو ئەیان کڕی هەتا بۆمە ساڵی پێرار کۆمەڵی ئەجهیزەی باشیان کڕی بۆ کۆلێژی ئێمە حکوومەت بەس ئەم ئێترم 2 ساڵی ئاخیر ئێمەش تووشی ئەو قەیرانە بووین کە بەڵێ تا چەند ینی کەسانی نەخۆشی دانیان هەیە ڕوو لە یادەکانیەوە دەکەن وەڵا خەڵک زۆر ڕۆمانتیەکە بۆ پێ یادەکانیەوەش بێ بەرامبەرێت بەڵێ ئێمە شتێکی دوولایەنە ینی هەم بۆ ئێمە ئیسفادەی هەیە هەم بۆ نەخۆش ئیسفادەی بۆ ئێمە ئەوەیە تۆ بێ ئەو پێوەرانە ببڕی بۆ بەخاوەنی شەهادە هەر لە هەموو عالەمەوەیە ئەبێ ئەو پێوەرانە بە عملی ببڕی واتە هەم خزمەتگوزارێکی تەندروستیەوە هەم وانەیەکی پراکتیکیەوە هەموانێکی پراکتیکی ئێمەش بە تەکید هەم شتێکیشە بۆ نەخۆش باشە بڕۆنە ئێمە بەڕەقەم لامانە حسابمان کردووە ئەو ئیشەی کە ئێمەیەکین ساڵانە لە کۆلێژی پزیشکی دەدان لە عیادەهلیەکانەوە ساڵانە بای 550 بۆ 580 میلیۆن دینارە کەواتە جێگەی متمانەی خەڵکن یعنی جێگەی متمانەی خەڵکین بە تەکید یعنی ئەوە نییە تۆ هەستی لە خۆتۆ ئیش بکەیت مامۆسای لێیە هەمویان خاوەنی ماستەرن خاوەنی دکتۆرە سەرپەرشتیاریەکە طبعا یعنی هەتا هیوایەتیایە خاوەنی شادی پرۆفیسۆرە لە کۆلێژی پزیشکیدان دەرزەڵێتەوە و سەرپەرشتی ئیشەکانەکە بەڵێ ئەو توانایی کە هەیە توانامەرۆیەکەمە بەسمە توانایی خوێندکاران تا چەند لەو ئاستایە ینی هەموو خوێندکارێک کە چوە قۆناغی چوارەوە دەبێت توانای ئەوەی هەبێت کە چارەسەری بە شەکل و نەخۆشانە بکات بەتاکید من وەکوتم ئەبێ بە فلتەرە سەناعیەکانە تێپەڕیبی لەوە پێش ئەبێت توانای تویان لە قۆناغی دووسیا بینی بە ئەنجا توانی بچیتە قۆناغی چوار یعنی ئەبێ هەموو ئیشەکانی تویان بینی بێ لەسەر ئەو شتانی لەسەر کاسە سەناعیەکان شتی ئیشی تویان بینی بێ ئەنجا توانی بچیتە قۆناغی 4 و 5 ئەنجا یەک شتیکەش هەیە لە ئێمە مەسەلەی تعقیمە جارێ یەکێ لە هەرە ئەو سەبەبانی کە ئینسان لێەوە تووشی نەخۆشی ڤایرۆسی جگەرە بێ لە ڕێی دەمودانەوە تووشە بێ لە ڕێی کاتی نەخۆشی بەڵێ ئەوە مەوەسم ئەوەیە لەوەوە تووشە بێ مەسەلەی تعقیم ئێمە ئەگەر لە خەسەخانەکانە هەر وەکو ئیلتیزامێکی ئەخلاقی بێ لا ئێمە شتێکی تریشە یەنجگە لەو ئیلتیزامێکی ئەخلاقی ئیلتیزامی ئەخلاقی دینی بێ یا وجدانی بێ کە هەیە شتێکی کەش هەیە کە ئیجبارکردنی تەلەبەیە لەسەر مەسائیلی تعقیم بۆ نمونە کاتێک کە تۆ تەلەبەی ئێمە هەر تەلەبەی و ڕۆژێ لە قسمێک ئیشەکە بۆ نمونە ئەمڕۆ لە قسمی پاکردنەوەی دان ئیش بکەم بۆم نییە هیچ ئیشێکی کە بکەم بۆشم هەیە تەنها لەگەڵ یەک نەخۆش ئیش بکەم یعنی ئەوە نییە بۆ لە ڕۆژێک ئەتوانی یەک نەخۆش هەر خوێندکارە توان یەک نەخۆش بگرێت بۆچی ئەمە کراوە لەبەر ئەوەی تۆ یەک سێتی ئیشکردنت هەیە کە ئەو نەخۆشە تاو بۆ ئەبێ بیبێت تعقیمیکەی بۆ ئەوەی یعنی بە ئیجباری بۆی ئەبێ بیبێت تعقیمیکەی بۆ ئەوی دوایی بۆ نەخۆشیکەی بەکاربیێنی ئەوەکە زۆری پێچێ بۆیە لەگەڵ کەسایان بۆ ئەوەی هیلاک نەبن کەسێکی تر وەڵاهی ئیهمال نەکەن زۆر پێچوون نابەس چونکە هەر قسمە یەک جیازی هەیە تەلەبەکانی زۆرن ئەبێ هەمیان بەیەکەوە سیاتەکان پێیان ناو جیازەکان و دواییش بە ڕۆژێککە هەمیان وەریکردنەوە بەڵێ تا چەند دەتوانرێ بۆ لە قۆناغەکانی خوێندنا بۆ نەخۆناغی کۆتاییەوە نەشەگەری دەمودان شتی لەو جۆرە دەکرێت نەشتەگەری دەمودان شتی زۆر هینە شتی بەسیط ئەکرێ بۆ نەجاری هەیە دانێک هەیە لە ناو پوکەکەیان ناتوتە دەرەوە عادەتەن ئەم چواردانی ئەخیر نایەنە دەرەوە ئەوە ئەتوانین بیکەین دانی کەش هەیە هەر دانی احتیادی ئەمانی پێشەوە چۆتە ناو پوکەکەەوە یا شکاوە لە ناوی ئەوان ناتوانانی بکەی بەس شتی گەورەتر زەرعیدان لە ئێوە زەرعیدان نەخێر شتی گەورەتر مەبەستان چێ مەسەڵەن زەرعیدان ئەمە یەکیانە چی تر جاری وایە لە ناو دەما بۆ نهی وایە لە ژێر بینی زمانی و بەشی خوارەوە یا شتێکی زیای هەیە جاری وایە گۆشتێکی زیای هەیە جاری وایە برینێکی لێ هاتووە ئەبێ ببڕێ ئەم دانە جاری وایە لە ناو ئاوا ئەتر ئەو شتانە باشە مەوانێکی تایبەت بە خۆتان هەیە بۆ منە ڕۆژانە بێ هەموو ڕۆژێک خوێندکارێکی قۆناغی 4 5 وانێکی پراکتیکی هەبێت یاخود چۆن بەڵێ هەموو ڕۆژێک ئێمە کراین بە 6 گروپەوە ئەو وتم 6 قسم پیشمان هەیە هەر کەسی و هەر ڕۆژی و لە قسمێکە جگە لەوەش هەموو ڕۆژێک لە ئازال 3 ساعات هەموو ڕۆژێک نەزاری وەرەگرین یعنی ئەوە نییە وەسابین لە تەدریس یعنی لە پرۆسێکی فێرکردنی بەردەوامین 3 ساعت نەزاریە و چەند ساعت عملیە 4 ساعت عملیە یعنی لە 8 بۆ 3 هەموو ڕۆژێ لە ئێستا باس لەو کرد قەیرانی دارایی کاریگەری لەسەرەوەشە بۆ بەتایبەت دابینکردنی کەرەسە و پیتاویستەکانی ئێوە بەڵێ ئەی سەبارەت بە هاتنی ئەو کەسانی کە نەخۆشی دانیان هەیە بەراورد بە ساڵانی پێش ڕەنگە ئێستا ڕێژێکی زیاتر خەڵک ڕوو بکاتەوە بەتەکید ئێمە لە چاو ساڵانی پێش و قەرەباڵغترە ئەگەرچی ئێمە زۆر خەڵکی زۆر شتەکانمان نازانێ یعنی خەڵکەم ئاگادارە لەوەی کە شوێنێکی وا هەیە و بەڵێ بەتەکید خەڵک زۆر سەردارمانەکە لەبەرەوەی چی لەبەرەوەی قەیرانی ئابووریە و دکتۆرەکانیش لە دەرەوە لە عایادەکانە لەوانەیە هەموو کەسێ نەتوانێت بچی بۆ لایەن لە خەسەخانەکانی شاستەرەکان دوورن
بەڕاستی سەری ساڵ و ئەوانەی کە سەردانتانەکەن زیاتر بۆچێ بۆ پاکردنی دانە بۆ هەمووی لە هەموو شوێنێک لە هەموو قسمێک هەموو ڕۆژە هەموو خەڵکی لێ ئیشی ڕێکردنی دانیشەوە هەر ئیشی ڕێکردنیدان ئێمە ئەو کەسانی کە خوێندکاری ماستەرن ئەوانە ئیکەن ئێوە لەگەڵ هەر لە کولی ئێمە خوێندکاری ماستەری لێ ئەوانە ئیکەن بەڵێ ئێوە تەنها ئەمەوانە پراکتیکی خۆتانیان بۆن لەگەڵ هەندێک لە نەخۆشخانەکانی تایبەت بە دانیش هەمانگیتان هەیە بۆ بە تایبەت وانی پراکتیکی هاوشەوی بۆ نە کۆلێژەکانی دیکە کە بۆ نمونە وانی پراکتیکی دەخوێن لە شوێنەکانی تر ئێوە شتێکی لەو جۆرەتان هەیە وانی پراکتیکی ئەمە لە کات لە قۆناغی سێت تەواو بین هاوینەکەی بۆ ماوەی 3 مانگ ئەبێ بچینە بنکەکانی سەحەبەوەی لەوێ ئیش بکەیت لەگەڵ منداڵان ئێوە چۆن ئیشی ئێوە لەگەڵ منداڵان چۆنە چونکە ئێستا لە ئێستا خەڵک وەکو جارانەمەوە لەوانە منداڵی خۆی زۆر بێنێت بۆ فەحسکردنی دەمودانیان زیاتر گرنگی پێ بدەن ئێستا چۆنە خەڵکی زۆریت بۆ لایەوە تعامل ئێوە لەگەڵ منداڵ تعامل چۆنە وەڵاهی ئیشی مناڵ تۆزێک ناخۆشە هەر لە هەموو شوێنێکیش مناڵ ناخۆشە بەسی تر خەڵک زۆر ئەیهێنێ بە تەکیدی بە تایبەتی و کاگمەریۆن گوتی بە پێی ئەم قەیرانەوە خەڵک زۆرتر مناڵەکانی هێنێ بەس مشکلەیەکی کەشمان هەیە لەگەڵ مناڵە ئەوەیە زۆربەی مناڵەکان خوێندکارن ئێمەش کاتی داوامەکەمان ڕێک لەو کاتەیە کە بۆ نێمە بەیانیین ئەو شتێک نییە بە عەسرا بتوانین ئیشکین کاتی داوامەکەمان ئەو کاتەیە کە خوێندکار داوامی هەیە ئەمە تۆزێک کێشەی بۆ دروست کردوین بەڵێ تا چەند ئەو باس لەو کرد کە مامۆستا و دکتۆرەکانی کۆلێژ لەوێنیان لە کاتی سەرپەرشتی شەکەکەن وایە ینی چاودێری و خوێندکارنەکەن یاخود خوێندکارەکە خۆی ئازاد لەوەی کە دوای ئەنجامدانی کارەکە هەڵسەگان بۆ کارەکەی بکرێت نانە خوێندکار ئازاد نییە بێ هەر ئیشۆکرا بە مەجموعی مەرحەلەوە بۆ نەک لە کاتێ تۆدان پڕکێتەوە 4 مەرحەلی کەم ڕەنگکار بکات سەر متمانی و کەسانی کە ڕوودەکەنەوێ طبعا بۆ نمونە کاتێ دودان پڕکێتەوە 3 بۆ 4 مەرحەلی هەیە هەر مەرحەلێکی کە تەواوەکەی بە دکتۆرەکە بێ سێری بکە ئەگەر قبوڵی نەکا تۆ بە ئیشەکە دووباری ناکەیتەوە شتێک نییە ینی بیکەیت و خراپی دووباریکەیتەوە بەس هەموو تێبینەکانی خۆی ئەڵێ لەسەر ئەو ئیشە ئەبێ ئەو ئیشەکان هەموو تێبینەکانی جێبەجێ بکەی اینجا بۆ تێبچیتە مەرحەلەیەکی داهاتووتر ئەوە نییە یەکێک وەرگری و ئیشی بۆ بکەیت و خۆشی بینەریتەوە چونکە ئێمە دەرەجەمان هەیە دوای ئەگەر ئەو وەرەقەکەمان بۆ ئیمزا نەکەن ئێمەش بەکەوتە حسابەکەین بەڵێ تا چەند ئەمە جیاواز لەوەی کەوانێکی پراکتیکی خۆتانە تا چەند ئاسانکاریێک بۆ ئێوە کە دەبنە دکتۆری دان لە شێوازی مامەڵەکەدن لەگەڵ نەخۆش و لەگەڵ ئەو کەسانی کە بۆ نەخۆشیەکانی دان ڕوتان تێ دەکەن بە تەکید ئاسانکاریە چونکە تۆ هەتا زیاتر شتەکان ببینی هەتا زیاتر کەیسەکان ببینی نەخۆشیەکان ببینی زیاتر توانی کۆنتترۆڵی بکەی یعنی بۆنە ئیشی دان چۆنە وەکو ئیشێک نییە شتێکی پیشەی بێ هەر بیکەیتەوە هەر یەک جار بێ شتێ بکەیت و هەم کۆمەڵی مەرحەلە بێ بیبڕیت و تاو بۆ نمونە یعنی بۆ نمونە وەکو پیشەیەکی تر بۆ نمونە برایەکمان کە دارتاشە کۆمەڵێک شتی هەیە لە بەردەمە یەک جار ئەم قیاساتانە وەرەگرێ ئەم ئیشانەکە ئەم شتی لێ دەرەچێ بەس ئێمەوان نییە هەموو زۆربەی دانەکان لێک ناچن ینی هەرێکی خصوصیاتێکی خۆی هەیە هەر فەرقی ئێمە دانسازەکانی شەر ئەوەیە ئەوان وەکو شتێکی پیشەی ئیکن یعنی وەک چۆن بڵێ چۆن دارتاشی باسم کرد کۆمەڵێک شتی وەرگرتووە بە جێبەجێەکە شتێکی لێ دەرەچێ بەس بینینی ئەو نەخۆشانە بە بەردایم واکە کە تۆ تێ بگەی ئەمە هەرێکی شتێکی جیاوازە هەر نوعی دانێک شتێکی جیاوازی هەیە ئەنواع و ئەشکاڵ شتی هەیە لە خوارەوە کاتێ دانەکە پڕەکەیتەوە کەواتە کە لێرەش دەرەچی ئەتوانن عیادەدان بەپێ قانون ئەبێ دوای 2 ساڵ کە لێرە دەرەچی ئەچێتە خەزەخانە ئامادەن ینی بێژگە لە قانونەکە ئامادە مەسەرن دوای 2 ساڵ ئامادەن یەکسەر عیادەکە چۆنە کە تۆ تەخەڕوجەکەی ئەبی بە مقیم لە خەزەخانەکانە دوای مقیمی ئەچیتە دەرەوەی شار دوای ساڵێک لەوە ئەنجا توانی بەڵێ عادەدابنی سپاس بۆ درود ئومێد خوێندکاری پزیشکی دان سپاس جارێکی دیکە بەخێر بێەوە بەرنامەکەمان زۆر سپاس بەڵێ بەڕێزان دەچینە وچانێک و دواتریش هەواڵە وشتیەکان دواتریش دەکەڕێنەوە لاتە